بنەرانی بەڕێز لە هەرجەیەکەن سڵامەتان لێبێت ئەم کاتە هەموو کاتێکتان باش بێت ئومێدەکەم گشتلایەکتان لەش ساغ بن تەندروستیەکی باشتان هەبێت بە یارمەتی هاوکاران و هەوار تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. لە بەرنامەی ئەمڕۆمانە دوو تەوەرمان بۆ ئامادە کردوون کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین. یەکی لە تەوەرەکانمان باز لە پرۆسەی هاوسەرگیری دەکەین وەکو ئەرک و بەرپرسیارەتی. هەوار ڕەنگە ئێستا لە ناو گەنجاندا هەندێک قسە و باس هەبێ لەسەرەوەی کە بە یەکتری دەڵا لە خۆ توش مەکە کە پرۆسەیەکی قورسیان هەندێک گەورەیە دوو کەسە لە ئەستۆیەگرن و بێ بە وریاییەوە مامەڵە بێگومان هەندێک کات ڕەنگە زۆر جار لە دوای پرۆسەی هاوسەرگیری جۆرێک لە جۆرەکان پەشیمانی لە دوا بێ یان بڵێ پەشیمانم یا لە خۆم توش گشتێک لەو بابەتانە باس دەکرێت. جێمە ئەمڕۆ باز لە بنەماکانی پرۆسەی هاوسەرگیری یاخود پرۆسەیەکی هاوسەرگیری سەرکەوتوو دەکەین بزانین بنەماکان چین و لەگەڵ ئەوەشدا ئایا چه ئامادەکاریەکە یان چه پلانێک هەیە کە پێشوەختە پێشەوەی کە کەسەکە بچێتە پرۆسەی هاوسەرگیریەوە ئەنجامی بدات یان کاری لەسەر بکە بۆی کە ئاشنای ئەو پرۆسەیە بێ لە داهاتوودا و لە هەمان کاتیشدا بێگومان لە پرۆسەی هاوسەرگیریدا چەندین گیر و گرفت هەیە باز لە گرفتەکان دەکەین و ئەو هەنگاوانەش بۆی کە بتوانێت ئەو گرفتانە چارەسەر بکرێت تا پرۆسەیەکی سەرکەوتوو بێ. ئەمە تەوەرێک یانێکی تر لە تەوەرەکانمان باز لە دوو گەنجی داهێنەر دەکەین دوو گەنج کە بەشداری پێشانگای تێکفێستیان کردووە بۆ تەکنەلۆژیا کە هەردووکیان بە دوو پرۆژەی جیاواز بەشدار بوون. یەکی لە پرۆژەکان دروستکردنی ئەپێکە وەکو بڵێ ئەپی ئاماژەیان ئەپی زمانی ئاماژەکەم ئەپە زیاتر بۆ ئەو کەسانە سوودی لێ دەبینن هەوار کە کێشەی بیستنیان نییە بەڵکو لەو ڕێگەیەوە دەتوانن خۆیان فێر بکەن خۆیان فێری زمانی ئاماژە بکەن بۆی کە لە کاتێکدا کە بەرکەوتنیان لەگەڵ کەسانی نابیستە هەبێ بتوانن گفتوگۆی بکەن یاخود یەکتری تێبگێنن. ئەمە ڕەنگە بۆ خێزانەکان بە هەمان شێوە دروست بێ و بە تایبەت هەوار لە نۆرینگەکاندا یاخود کاتێکە سەردانی پزیشک دەکەن یا چوونە بازار ئەو کەسانی کە نابیستن یەکێک لە گرفتە گەورەکانیان ئەوە بوو کە دەبووە یەکێکیان لەگەڵ بۆی کە بتوانێت داواکاری یاخود قسەکانیان بۆ وەربگێڕێ بۆ ئەو کەسانی کە سەردانیان کاتم ئاسانکارێکی باشە چنۆر بۆ ئەو کەسانێکی پێستان بە هەموو ئەوانە بێ کە باس کرد بە تایبەت ئێستا گرفتێکی باوە ئەم بابەتە درستەوە بە خۆشحاڵیەوەم دوو گەنجە داهێنەرە توانیوانەکە بێگومان دواتر بە وردی باس لە ئەپەکە دەکەین بزانین چۆنە چۆنیەکێ دەتوانێت سوودی لێ بینێ. یەکێکی تر لە پرۆژەکان دروستکردنی ئاوێنەیەکی زیرەکە جا من زۆر لەسەری ناڕەمزانین دواتر وردەبینەوە لەسەرەوەی کە ئاوێنە زیرەکەکە چییە کاری چییە کێ سوودمەند دەبێتەی بە شێوەیەکی گشتی باز لە پرۆژەکان دەکەین. ئەمە تەواوی تەوەرەکان یا هەردوو تەوەرەکەیە دەچینە لای بڕگەکانمان هەوار فەرموو. بەڵێ سڵاوتان لەبێ خۆشەویستان بانیتان ئارام بێت هیوادارین کە ساغ و سەلامەت بن و تەندروستێکی باشتان هەبێت. وەکو هاوکارم چنوور ئاماژەی پێکرد کە ئێمە لە بەرنامەی ئەمڕۆماندا دوو تەوەرمان دەبێت. هاوکارم چنوور شی کردەوە کە تەوەرەکانمان لەسەر چیە بن و ڕۆژانە ئێمە چەندین بابەت و ڕێنمایی و فیچەر و راپۆرت و ئەم بابەتانەمان هەیە بۆ دەستپێکیش بە ڕێنمایی تەندروستی دەست پێ ئەەکەین فەرمونون بەیەکەوە سێری بکەین. من دکتۆر پێشڕۆ ئومێد پسپۆری نەشتەرگەری و نەخۆشیەکانی تۆڕی چاو لەم بڕگەیەدا باسی نزیکبینی و دووربینیتان بۆ دەکەین. وەک دەزانین بینینی ئاسایی لە کەسێکی ئاساییدا مرۆڤێکی ئاسایی 6/6 ئەگەر بێت و هیچ گرفتێکی نەبێ واتە ئەم کەسە لە دوور و لە نزیک کێشەی نییە. بەڵام نزیکبینی لەو نەخۆشانەدا ڕوودەدات لەو هاوڵاتیانەدا کە کێشەیانە لە دکتۆر من لە نزیکەوە باش دەبینم شتی دوور بە تەڵخی و بە ناڕوونی دەبینم. ئەمەش وا دەکات کە نەخۆشەکە پەنابات بۆ پزیشکی پسپۆری چاو. ئێمە ئەگەر بێت و لە کاتێکی نزیکدا بێتە لای ئێمە پێویست دەکات بە تایبەتی لە منداڵانە چاویلکەی بۆ نووسین بۆیە چاوەکە بپارێزین لە تەمەڵبوونی چاو چونکە تەمەڵبوونی چاو لە حاڵەتی منداڵیدا ڕووە پێش تەمەنی 12 ساڵ. ئەگەر بێت و ئەو منداڵە چاویلکەی ڕاست بەکار بێنێ بە دوور ئەبێ لە گرفتی تەمەڵبوونی تۆڕی چاو کە گرفتێکی زۆر باوە لە منداڵدا ڕوایە لەبەر ئەوەی کەی ڕوودا تەمەڵبوونی چاو لەو کاتەدا ڕوایە کە مناڵەکە یەک چاوی دابەزیوە چاوەکەی تری باشە. مێشک تەنها
ئەو وێنانە وەرەگرێت کە لە چاوە باشەکەەوە هاتوون لەبەر ئەوە چاوەکەی تری ئیهمالەکە بەمە منداڵەکە تووشی تەمەڵبوونی چاو دەبێت و بۆی بە دوور بێ لەو گرفتە پێویستە چاویلکە بەکار بهێنێ و لەوانەیە ئێمە ئامۆژگاری دایکان و باوکان بکەین کە لەزگی بۆ ئەو چاوەی کە باشە ببەستێ بۆی ئەو چاوەی کە تەمەڵ بووە بێهێز بووە بکەوێتەوە ئیش و لە تەمەڵبوون بپارێزرێت. هەندێک کێشە هەیە لەوانەیە لە ناو نزیکبینەکاندا ڕووبدا لەوانەیە گلێنەی بەتەواوەتی قۆقز کێشە لە گلێنەی چاودا هەبێ لەوانەشە کێشە لەم درێژی چاوەکەدا هەبێ لەوانەیە چاوەکە درێژتر بێ لە ئاستی ئاسایی خۆی لەم حاڵەتەیە ئەو وێنەی کە تۆ سەیری دەکات بۆ نمونە سەیری ئەم قەڵەمجافە دەکات کە پێویستە بگاتە سەر تۆڕەی چاو دەماری چاو ناگات پێش ئەوە ئەگاتە خوار ئەکاتە ئێرانەیە بۆ نمونە لەبەرەوە نەخۆشەکە دەڕواتە پێشەوە لەو شتێک کە دەوێت بیبینێت و هاوڵاتیان بە تایبەتی منداڵان ئامۆژگاریان دەکەین کەوا بێت و ئەو کەسانی کە لە قوتابخانەدا بینیان باش نییە ئاستیان باش نییە نەک نزیک بینیانە بێ پێویستە سەردانی دکتۆری پزیشکی چاو بکەن بەڵام دووربینی چاو کەسەکە بە عەکسەوەیە ئەڵێ بۆ دوور باشم ئەو شتانەی لە نزیکەوەیە نایبینم ئەمە ژەوانەیە جاری وا هەیە لە هەندێک کەسدا ڕووە کە پشکنینی بۆ دەکەین دەبینین چاوەکانیان دابەزیوە یان جاری وایە شتێکی ئاساییە لە هەموو کەسێکدا لە دوای تەمەنی 40 ساڵی نەخۆشەکە بە حکمی ئەوەی ئەم هاوێنەی ناوچاو بۆ نزیک ئیش ناکات زۆر بە بۆنەی ماسوولکەکانەوە ئەو کەسە ئێمە تەنها چاویلکەی خوێندنەوەی بۆ بەکارێنین پێویست ناکات بۆ داهێنین پێویست ناکات دایم ئەو چاویلکەیە بەکاربێنێ ئەو کاتانەی سەیری شتێکی نزیک دەکات ئەو چاویلکەیە بەکارێنێ و کە ئەمە شتێکی ئاساییە لە تەمەنەوە ڕوو دەدات. بە هیوای تەندروستێکی باش بۆ گژلایەکتان دەچینە لایەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان راپۆرتێکە باز لە خانمەیەکی دەستڕەنگین دەکات کە بۆ خۆی لە ڕێگەی سۆشیال میدیاوە کە ڕەنگە زۆر جار بازە کێشەکانی یاخود گرفتەکانی سۆشیال میدیا کردبێت کە کێشەی دروست کردووە بەڵام لە لایەکی ترەوە توانیوێتی سوود بگەێنێ بە زۆرێک لەو کەسانی کە کاری دەستی دەکەن جا خانمەیەک لە ڕێگەی ئۆنلاینەوە یاخود لە ڕێگەی سۆشیال میدیا توانیوێتی ناوبانگێکی باش دەربکات و لە ڕێگەی ئەو خواردنانەی کە دروستی دەکات سۆشیال میدیا هاوکارێکی باشی بووە با بێکۆبینەری بین. ئەمە یەک لە سوودەکانی سۆشیال میدیایە دۆزینەوەی هەلیکار بۆ خۆی. ڤینۆس کاری ئامادەکردنی خواردنە. لە پێیجێکەوە دەستی پێکرد. ئێستا لەگەڵ خۆی 13 ژن ڕۆژ تا ئێوارە خواردن بۆ خەڵک ئامادە دەکەن. ماوەی دەست بەکاربوونم تەمەنم 16 ساڵ بوو کە دەستم بە ئیشی خواردن کرد ئەو کاتە تەمەنێکی کەمم هەبوو بەڵام ئێستا تەمەنم 24 ساڵە و چەند ساڵێکە مەشغوڵی خواردن ئامادەکردنم. لە سەرەتای تەمەنمەوانەیە خولیایەکی تایبەت بە ئامادەکردنی خواردنم هەبووە و چانم بڵێم خوێندنەکەم کردە قوربانی بۆ خەونەکەم لەوانە شامەیشێکی باش نەبێ بەڵام خۆشەویستیم بۆ ئیشەکەم وای کرد کە خوێندنەکەم کەمە قوربانی بۆ ئیشەکەم. سەرەتای دەست پێکردنم لە مەتبەخی ماڵەوە بوو ئیشەکەم لە ماڵەوە کرد و پەیجەکە کە دامنا لە سفرەوە دەستم پێ کرد ئەکاونتێکی تایبەتی خۆم بوو و دواتر کردم بە پەیج و ناوی ڤینۆسم لێنە ڤینۆس فودم لێنە کە ڤینۆس ناوی خۆمە. دواتر وردە وردە تەڵەب لەسەر خواردنەکانم هەبوو ماوەی 2 ساڵ لە ماڵەوە خەریکی کاری ئۆردەرات بووم. یاپراخ و شفتە و کفتە و شیرینیە جۆرا و جۆرەکان دروست دەکەن و بە ئۆنلاین دەیفرۆشنەوە.
بەڵە خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان وەکو ئاماژەمان پێکرد لە سەرەتای بەرنامەکە کە دوو گەنجی لە هاتوو داهێنەر لە ماوەکانی ڕابردوو بەشداری پەشانگەی تێکفێستیان کردووە و ڕۆڵێکی باش و کاران بینیوە هەروەها لە هاتوویەکانیان توانیوانە کە بەشدارێکی کاران هەبێت لەو پێشانگەیەدا ئەمڕۆژ بە باشمان زانی کە میوانداریان بکەین بۆ بەرنامەی ئەمڕۆ کە بە خۆشحاڵیەوە هەردووکیان ئەمڕۆ لە ستۆدیۆ ئامادەن کە بەڕێزم هەرێک لە بەختەوەر بەرزان داهێنەری فەرهەنگی زمانی ئاماژە هەروەها بەڕێز ڕەنج نەجمەدین خاوەنی پرۆژەی ئاوێنەی زیرەک زۆر بەخێر هاتن بۆ ستۆدیۆ باش بەخێر کاک بەختەوەر لە جەنابتەوە دەست پێکەم داهێنەری فەرهەنگی زمانی ئاماژەی ئەگەر بتوانی باسەکمان لەو کاری خۆت بۆ بکەیت چییە و بریتە لە چی؟ بەنای خۆی گەورە میهرەبان زۆر سپاس بۆم دەرفەتەوە کە لێرە بانگەشتان کردین کە باسی پرۆژەکەمان بکەین کە یەکەمین فەرهەنگی وێنەی ڤیدیۆی چکە جیازە لەوێ شوازی نووسینی یەکەمین فەرهەنگی وێنەی ڤیدیۆی زمانی ئاماژەی کوردی یەکەم ئەم ئەپلیکیشنە ئەتوانی دەڕێگەم ئەپلیکیشنەوە فێری زمانی ئاماژە بیت تۆ کە کەسێکی نابیستنیت یان دایک و باوکێک یان هەر کەسێکی تر ئەتوانی لە ڕێگەم ئەپلیکیشنەوە سوودمەند بن ئێمەمانەوە خزمەت بە زمانی کوردی بکەین جا لە هەر ڕێگەیەکەوە بێ زمانی ئاماژە یەکێک لە زمانە بەربڵاوەکان لە هەموو جیهان ئێمە چەندها زمانی ئاماژەمان ئینگلیزی عەربی فارسی ئەوان ئێمە هیچ کەمتر نین لەوان ئەم زمانە ئاماژە چییە کاک بەختەوەر کە بەڕێزت لێرە ئەپلیکیشنێکە ئەم ئەپلیکیشنێ مە هاتوین ئیشمانە سەر کردووە بە یارمەتی ماوەسا بەهار لە ڕێکخراوی ئاماژە کە لێ هاتوویەکی 35 ساڵە زیاتر لە گەڵ نابیستانە و بە شازێک ستاندار ئیشمان لەسەر دیتاکانی زمانی ئاماژە کردووە هاتوین ئەمانەوێ شتەکە بناغە بێت ببێ بە بناغەیەکی سەرەکی بۆ زمانی ئاماژەی کوردی بۆ ئەوی دواتر سوودی لێوەربگیرێ لە هەموو لایەنێکەوە بۆکو لایەنێکی ئەکادیمی چۆن ئێمە منهەجی خوێندنمان زمانی کوردیمە ئەکادیمیە ئێمەژە بێ زمانێکی ئاماژەی ئەکادیمی دابنین کە ماوەسا بەهار یارمەدەرێکی سەرەکیلۆیە بۆ ناسانی زمانی ئاماژەکە پێشتر ئەم زمانە ئاماژەی ئەکادیمی نەبووە بە ئەپلیکیشن نەبووە نەخێر ئێمە زین لە ژیان ڕۆژانەمانە یان لە ئێستا تەکنەلۆژیا جیهانێکی زۆر بەربڵاوی داگیر کردووە وچینی خاوەن پێداویستی لەوانەیە ئەو چینە بن کە زۆر پێویستیان بەم لایەنە بێ پێشتر پرۆژێکتمانە بۆ کەسانی خاوەن پێداویستی پرۆژەمانە بووە و بەردەوامیشە بین لە خزمەتکردن ئەمەش یەکێکە لە ئەو پرۆژانی کە لە سنووری ئەو خزمەتایە و ئینشاءڵڵا هەوڵین باشترین خزمەت و سوود بە کەسانی خاوەن پێداویستی بگەینین لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە چکە بەرجەستترین و ئاسانترین شتە ئێمە ئەتوانین ئەم سمارتفۆنانی کە بەدەستمانەوە مۆبایلە زیرەکانە ئەتوانین بە ئاسانترین شێوە بەکاری بین و سوودی لێ ببینین و لە ئێستا ئەم ئەپلیکیشنە هاندەرە بێ بۆ هەموو کەسێک کە فێری زمانی ئاماژە بێ و کەسانی نابیستیش زۆر دڵخۆشم بەوە ڕاستیەکەی کە تۆ لە زمانەکەیان بزانی چۆن تۆ ئەڕۆیت کەسێکی ئینگلیز بێتە وڵاتەکەت عەرەب بێتە وڵاتەکەت کە بە زمانی خۆی قسە لەگەڵا بکەیت هەستێکی جیاوازتری لەلایە چکە تۆ لێگەشتنیت لە تێگەشتنی تاوەتیت هەبێ بۆی کەواتە کاک بەختەوەر ئەگەر هەر کەسێک لە ڕێگەیم ئەپەوە فێری ئەم زمانی ئاماژێ بێ بە شێوەیەکی ئەکادیمی ترە و کاتێک گرفتێکی نابێت لەگەڵ کەسێکی بیانیە بێ ئەتوانێت گفتوگۆی خۆی بکات ئەو پرسیارە ئاسانی لایەنێکی ترەگرێتەوە ئەمە زۆر پرسیارمان لەسەر کراوە ئایا زمانی ئاماژەکان هەمویان یەکشتن ئێمە ئەو پرسیارە زۆر کراوە هەم لە فستیڤالەکە ئایانوت خۆ زمانی ئاماژە ستانداردێکی جیهانیە ڕاستە بەلایەن من و تۆ ئەگەر دوو کەسی عەرەب و فارسی و ئینگلیز ببینی بە زمانی ئاماژە قسە بکەن هیچ جیاوازی بۆم تۆ دروست ناکات چکۆم ئێمە نایزانین و دوو کەسی یابانی چینی کۆری بێنە بە زمانی ئاماژە قسەکەن جیاوازی بۆم تۆ دروست ناکات بەڵام کەسێک زمانەکە بزانێ دڵنیا بە جیاواز بێ لەلای و دیارەکە کامیان کام زمانەیە لیکی جیاکاتەوە بۆیە بێگومان زمانەکان جیاوازیان زۆر زۆرە لەوانێت تۆ بڵێت تەنها ئاماژەیەکی دەستە بەڵام ئەوەش جیهانێکی زۆر فراوانە تۆ تا داخڵی ناو ئەو جیهانە نەبیت ناتوانانی جیاوازەکان ببینی کاک ڕەنج بەڕێستان باسێکی پرۆژەکەمان بۆ کە بیرۆکەکە بۆکەیە گەڕێتەوە ماوەی چەندێکە سەرقاڵی دروستکردنی پرۆژێکی لەم شێوەیە سەرەتا سپاس بۆیەوە سپاس بۆ کەناڵەتوانێکی گەلی کوردستان پرۆژەکەی من پێگاتوە لە دوو پرۆژەکە ئەمجارە لە بەشداریم کردبوو لە تێکفێست دانەیەکیان ئاوێنێکی زیرەک بوو ئەفمکە دانەیەکیان ئاوێنێکی زیرەک بوو دانێکیشان سارێکی زیرەک بوو کە لە ڕیس مۆبایلەکە و کۆنتترۆلەکە ئەم ئاوێنە زیرەکەی من ئەو کەسانە زیاتر سوودی لێبینی کەوا کێشیان لەگەڵ کاتا هەیە یان حەزیان لێە کۆمەڵێ داتای تایبەت بە خۆیان هەیە کە بەیانێ هەڵەسن لە خەو وەکو ڕێنوێنیەک بۆ ڕۆژەکەیان لە بەردەمیان بێت بەڵێ کاتە پرۆژەکەی بەڕستان وەکو ڕێنوێنی کردنێکە وەکو بەرچاوڕۆنیەکە ئەوە چ سوودێکی تری لێ وەردەگیرە کاگرانچ بەڵێ ئەم پرۆژەیە ئێمە کۆمەڵە داتامان لەسەر ئاوێنەکە داناوە بۆ نمونە تۆڕ کار و ئیشەکان لە ناو مۆبایلەکە ئەنووسی کاتێکە بەیانی هەمومان کاڵەسین یەکەم شت کە پێگەین ئاوێنەکەیە
ئێمە ئاوێنەکە کە ئەچنە بەردەمی ئەو ڕۆژە کار و پرۆژەکانی ئەو ڕۆژە هەموویمان پێڵێ بەکات کاتێک کە تۆ پێشتر لە مۆبایلەکە نووسیتە ئەو ئۆتۆماتیک ڕۆژانە لەسەر ئاوێنەکە پێ بشانەیە لە گۆشەیەکی تری ئاوێنەکە باسی کەشوهەوای ئەو ڕۆژە ئاکەین بە تەواوی و چەند ڕۆژێکی دوای خۆی کە ئێمە لە ئێستا هەفتەیەکمان لەسەر دیاریکراویش بە پێی بایدی ئۆپشنەکە ئەتوانین هەمووی جاریکە بگۆڕین لەلایەکی تری ئاوێنەکەوانەیە کۆمەڵە داتای کەمان داناوە بۆ نمونە هەواڵە بە پەلەکانی چەند سایتێکە ئیتر بابەتەکانەگە سیاسی بیان خۆت دەستنیشانی سایتەکەکەیت بەڵێ خۆمان دەستنیشانی سایتەکەکەین کە سوود لە خزمە گوزاری ئاڕارێسی سایتەکان وەرەگرین بۆ ئیشەکانی خۆمان لە شوێنێکی تریاکە کۆمەڵە دیتێڵمان داناوە لە ئێستا بەپی حەز و پێخۆشبوونی کەسەکە توانین جیامکن لە ئاوێنەکە ئەمە بە ئینتەرنێت ئیشەکە کاکڕەنج یاخود بێ ئینتەرنێتیش ئیشەکە توانی سوودی لێ ببینی بەڵێ کۆی بابەتەکە هەمووی بەسراوەتەوە بە ئینتەرنێت لەگەڵ ئەوەی کە ئێمە لە کاتی پرۆگرامە ئەو موبایلانی کە لەگەڵ ئیشەکەن ئەو ئامێرە زیرەکان کە لەگەڵ ئیشەکەن پێمان ناسانووە لە پرۆگرامەکە ئەو موبایلانەمان پێ ناسانوە یان ئەتوانین کۆمەڵێ ڕسمی خۆت هەیە ناو مۆبایلەکە ئەتوانین لە گۆشەیەکی ئاوێنەکە جاریکە بیان بینیتەوە کە ئۆتۆماتیک لە فۆڵدەرێکی تایبەت بە ئاوێنەکە دایان ناو مۆبایلەکە چەند شرکە جارێ ڕسمێکی تازەمان پێ نیشانەدا بەڵێ کاکڕەنج ئەم بیرۆکانت لە کوێوە هێنا بۆ بتوانی بەشداری پێشانگایەکی لەم جۆری پێ بکەیت ئایا پێشتربینی بوت لەکوێ ئەم بیرۆکانت بینی یاخودار بیرۆکەی خۆت بوون و لە لات گەڵاڵە بوون و توانین لەم پێشانگایە بیخەیتەڕۆ یاخود کارێکی لەم جۆرە بکەیت بەڵێ خۆی بیرۆکەکە هەیە بەڵام ئەوەیە کە لە ئێرە نییە ئێمە حەزانکە جاریکە لێرە ئەو بیرۆکەیە دروستکەینەوە پرۆگرامیکەینەوەوانێ دەستکاریکەین بەدڵی خۆمان جاریکە دیزاین و ڕێخستنی بۆ بکەینەوەێ لە کوردستانە یەکەم پرۆژه لەو شێوەیە ئەنجام بدرێ یان پێشتریش کراوە بەڵێ قەناعەتەکەم یەکەم پرۆژه چکە تا ئێستا خۆم زۆر بەشداریە و پێشانگە تەکنۆلۆژیەکانەکەم شتی وامنەوە بۆیە حەزم کردەوەی من جیاواز بێ هەر ئاوێنێک بێت کاکڕەنج ئەتوانی پرۆگرامی بکەیت و ئەو خاڵانی کە ئاماژت پێدا بیکەیت بەڵێ ئێمە لە بەروی ئێمە خۆیان پرۆگرام و ڕێخستنەکەی بۆکەین ئێمە کۆمەڵێ دیزایانی تایبەتمە بە ئاوێنەکە هەیە کۆمەڵێ شتی ئیزافەمان هەیە بنمونە تۆ ڕەنگە حەز لە بابەتی کەش و هەواکە نەبێت توانین نرخی درا و دینار و ئەمانی بخێسەریانی هەر بابەتێک کە پێت خۆش بێمە توانین لە ڕێ پرۆگرامکردنەکەوانێ جاریکە دیزاین و ستایل و ڕێخستنەوەیکی بۆ بکەین بەڵێ کاکڕەنج ئەم نمونەیەکی ئەمڕۆ هێناوتە تا ستۆدیۆ بە خۆشحاڵیەوە دەست خۆش بێت ئەتوانی ئێستا بەکاری بێنی بزانین چۆن کار دەکات و پرۆزڕۆنکردنەوەی چنۆر بۆی بزانین چۆن بەکارە هێنرێت چۆن توانین سوودی لەوە بگرین ئەتوانن ئێستا زۆر کەمێک ئامادەکاری بۆ بوو تۆ ڕێیا من بڕۆم فەرۆ چنۆر بۆی کاکڕەنج باسی بکە ئەو ئامادەکارانی کە لە ئێستا بۆمان کردووە ئەمە کەشوهەوای هەفتەیەکی سلێمانیە کە تر ئەتوانی کاتەکانی کەمترکەین یان ئیزافی زیاتری بۆ بکەین ئەمە بۆ بەرنامەکەی بەڕاستان ڕێکمان خست بوو کە چەند چرکە جارێ شتێکی تازەمان بۆ نووسی ئۆتۆماتیک تر چەند شتمانە بێتی خۆی ئۆتۆماتیک جاریکاری بۆ ڕێدوانێ ئەمە ئێرە کاڵندەری موبایلەکەی خۆما بۆ نمونە تۆ ئیشوکارەکانی تۆ لە ناو تەقوی موبایلەکە نووسی تۆ مانگی داهاتوو ڕەنگە بە دیاریکاری لە ڕۆژێکی مانگی داهاتووە سەردانی شوێنێکی دەبێت لە موبایلەکەی نووسی کە ئاگاتە ئەو ڕۆژە لە خوارەوەی ئاوێنەکە باڵندە و گۆشەیە کە بەپێ پرۆگرامەکە دیاریەکەین بۆمان نووسێ ئەمەی سەرەوانێ کات و بەروار و ڕۆژ و مانگەکەیە بە دایمی ئەیزانی ئەمەی خوارەوە هەواڵی بەپەلەیە بۆماندان ئەوەی سایتەکان کەوتێت بەڵێ ئەمە سایتێکی دیاریکراوە بۆماندانەوە یان بە نمونە ئەتوانیت ڤیدیۆی یوتیوب دەست خۆش لە ئاوێنەکە نازانم لە کادرەکە دیارەیە نەوەزێرە زۆر جانووسراوە ئەمڕۆ لە جیکێتیڤ دەست خۆش کاکڕەنج دەست خۆش بێت بەستەنها بریتە لەوانە کاکڕەنج یاخود چی دیکە ئێمە توانی کە سوودی لەوە بگرین لەم ئاوێنەیە بەڵێ ئێمە ئەتوانین تەنها ئەم بابەتانەیە مەسەڵەن ئەمە کەشوهەوایە ئەمە کاتژمێرە یان سەعاتە با بڵێن ئیتر ئەمە بڵێن بەرنامی ئێمە نووسێ دەست خۆش بێت چی دیکە ئەتوانێت ئیزافە بکەیت یاخود زیاد بکەیت بۆ سەر ئەوەی کاتوانین ئیزافەی بکەین دانای ڕستەکان لە فۆڵدەرێکە ناو مۆبایلەکە لە گۆشەیەکی پرۆگرامەکەیە کاتوانین بۆی دیاریکەین بە دوایەکە ڕسمەکان بڕوە کەواتە ڕسمیش ئەتوانین لێرە پرۆگرامکرێ بڵێن یان کاسی ڤیدیۆ یوتیوب بۆ حەزت لە ڤیدیۆ یان موزیکێکە لە ناو مۆبایلەکەەوە بەڵێ تەمەن هەموو لە ڕێگەی مۆبایلەکەەوە کرێت
ئەتوانین کاسێکی نەگۆشەیەکی ئاوێنەکەوانێت کەواتە توانین ئەپڵکێشنەکانی تۆڕی کۆمەڵایەتی ئەمە هەرێک لە یوتیوبە لە فیسبوک ئەتوان یانش بەکاربێنیت وایە بەڵێ ئەتوانین بەکاری بێنین لە عینە کات ئەتوانین جاریکە سوود لەم ئاوێنەی وەرگینەوەکو لاپتۆپێکی بچووک هەموو براوسەرەکانیش جاریکە بەکاربێنیتوان بەڵێ تا چەند پێشوازی لێکرا کاگڕانج ئەمە کە لە پێشانگاکە خستانە ڕوو پێشوازی گەرمی لێکرا خەڵک پێیان فیدباکی هاوڵاتیان چۆن بوو ینی بۆ ئەم کاری جەنابەت بەڵێ هەڵبەت خەڵکێکی زۆر کارەکان پێ جوان بوو پێیان باش بوو خەڵکێکی زۆر داوای لێکردوینە جاریکە بۆیان دروستکەینەوە بەڵام بۆ دیزاین و حەزی کە خۆیان ئەیانەوە فیدباکانی خەڵکیش بۆ ئێمە ضرورە بۆ ئێمە توانین شەکەمان پێش بخەین فیدباکی خەڵک بۆ ئێمە زۆر مهمە ئەوەی کە زۆر زۆر کە خەڵک حەزی لێ بوو ئەو کە مادەم ئەم ئاوێنەیە تۆ ئەتوانێت کامێرەیەکی بۆ دانیت و بانیان کە هاسای پێشوی مایکەپەکە بکەی لە کامێرەکە و مایکەپەکە اختیارکەیت و اینجا دروستکە ئەوە ئینشاڵڵا ئایندەیەکی نزیکا بڵێن پێشنیار بۆ باش بۆ کراوە ئەتوانێت بێتە بواری جێبەجێکردنەوە درستە ینی کارێکی قورس نییە ئەوە نانە کارێکی قورس نیە تەنها پرۆگرامکردنەوەکەی دۆزی زەحمەتە باش من پێشان پرسیارم کەوتم هەر ئاوێنەیەک بێ ئەبێت بەڵام قەبارەکەی هیچ فەرقە کات بچووک بێت یان گەورە بیانی ئەگەر ئاوێنەکە بچووکیش بێتوانێت ئەم پرۆگرامانی تیادا دامرێ بەڵێ قەبار و دیزایانی ئاوێنەکە هەرچەنێ بێ بۆ ئێمە گرنگ ئەوەیە پرۆژەکە بە تایبەت دروستکەین و بەپێ ئەو کەسی کە حەزی لێبێت بۆ جاریکە دروستکەینەوەی باش دەستەکانە خۆش بێت کاک بەختەوەر پرۆژەکەی بەڕێستان ئەپەکە تا چەند پێشوازی لێکرا یان تێڕوانین و ئایدیای هاوڵاتیان چۆن بوو لەبارەی ئەپەکەوە با هەنەشتم بیرە سەڕاستەکەی پێشەوە ئەمە بە تیم کارمانە سەرم پرۆژەیە کردووە لە 15 پلانمادانە ئەمانجمان بوو لە فستیڤاڵی تێکفێس بەشداری پێ بکەین چکاتوانی بە بازارکردن یانی و کۆڕکلامێکی زۆر باشی بۆ بکەیت چکە ئەوەی کە ئەتوانی تۆ ڕوبەڕوو کەسێک تێبگەێنی کەمە ئەپلیکیشنە چییە سوودی چیە ناتوانانی لە سوشیال میدیا بە نووسینێک ڕوونی بکەیتەوە بۆیە سپاس بۆخوا و هەم نابستان هاتنە خزمەتمان کە خۆی پێش هەموو بەشداروەکان ناڵم گیان بەڵام ئەوە کاریگەریی زۆر جوانی هەبوو بۆ ئێمە و وزەیەکی زیاتری بێمە بەخشی کە نابستان خۆیان هاتنە دڵخۆشی خۆیان ڕەنگە بە شێوەیەکی ڕاستەوخۆ خزمەتەکە بۆ ئەوان نەبێت بەڵام بە ناڕاستەخۆ خزمەتەکە گەڕێتەوە بۆ ئەوان لە کۆتای هەر ئەوان دڵخۆشە بن و هێزێکی زیاتریان پێەیە سپاس بخوا خەڵک زۆر زۆر بەدڵی بوو جا زۆر زۆر دەوایانە کرد لەکوێ داونلۆدیکەن ڕاستکەمە مانگێکمانە بەردەست بوو کەمتر لە مانگێکیش پلاندا بنێ و وێنە بگرە و یەک شتی تریشەیە سپاس بۆ کەناڵی کورسات کە یارمەتیان بۆ وێنەگرتنەکەش ئێمە ڕۆشتنە خزمەتیەوە دەستیان خۆش بێ ڕاستەکەی ینی زۆر زۆر بە خێرایی و بە پلانینگ و ئێمە لە ماوەیەکی کەماتوانیتان ئەو پرۆژێ هەربواری جێبەجێ بڵم هەر پیشانی کامێرەکەشی بێت بۆی کە هاژەخان ڕووکارە لەسەر ئێرە ئەمە ویستمە ئەپلیکیشنەکە تەواو کوردی بێ هاژەخان خۆی نابیستە کاری بەشی تەکنۆلۆژیای زانیاری لە پێماگای تەکنیک کوردستان قۆناغی دووە کە مامۆستابار خۆی هەڵی بژاردووە و بەشی دیزاینەرەکان شایخانمان هەبووە کاکزەن کە دیڤلۆپەر بووە یعنی بە مودەیەکی زۆر لەژێر فشارێکی زۆر ئەتوانیمان ئەم شتە بەرجەستە بکەین ئەم نمونەیەکی تەواو عرضکەین لە ئەپلیکیشنەکە کە زۆرترین بەشە سەرەکیەکانی ئەپلیکیشنەکە لە خۆوەگرێ وەسپاس بخوا خەڵک زۆر پێشوازیان لێ بەردەوام نامەژێن چکە من ئینستاگراممان حالیان بۆ هەموو هەواڵەکان ئەمەی کە ئێستا خستە ڕوو لە مۆبایلەکەت مەبەست نووسیتە ڕۆژەکانی هەفتەیان با بڵێن ڕستە و ڕەنگەکان یان ژمارەکانی خەزە مەبەست لە چییە ئەمە بەس بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەتە یا خوددا کەسانی ئاسایژەتوان بۆ هەموو کەسێکە بەکارێنێت ئەبێ شوازێکی دیزاینەرەکە شوازێکی زۆر سادەی هەڵبژاردو بۆی کە بەرنامەکە بتوانرێ باسەنترین شواز بکە نابێ ئاڵۆز بێ ئەبێ شتێکی زۆر سادە بێ ئێمە ئەزانین کە بناغی زمان لە ئەلفابێتەوە دەست پێەکە دوایی ژمارە هەر کەسێکیش کە زمان فێر بە هەمومان کاچین زمانێک فێربین تەنها سەرەتا کۆمەڵێ دەستەواژە و شتێکی تازە سەرەتایی فێربین لێسا 103 دەستەواژیتی ئەم ئەپلیکیشنە 103 بەڵێ 103 دانە لە 8 بەشی جیاواز پێکاتوە کە ئەتوانی فێری ئەم دەستەواژانی بۆ ئینشاڵڵا داهاتوە پلانمان هەیە دیتای زۆر زیاتر بخەینەوە ئەپلیکیشنەوە چکە پێویستە کات فێری زۆرترین دەستەواژە بی لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنەوە بتوانی بە شێوازێکی دروست گفتوگۆ لەگەڵ کەسانی نابیستا بکەی و بە هەمان شێوە لە داواکاریەکان و خواستەکانی ئەوان شتێ بگەی ئەڵی لە داهاتوودا بەنیازین کە با بڵێن گۆڕانکاری دیکەی تێدا دروست بکەی ئەو چی و گۆڕانکاریەکان چین یەکەمیان ئینشاءڵڵا هەوڵێن لە نزیکترین کاتە بڵای بکەینەوە وەک یەکەم ڤێرژن چکە هەموو شتێکیش پێویستەکە تا ئێستا لە iOS و ئەندرۆیدا ناتوانێت داونلۆد بکرێت ئینشاءڵڵا بەردەستێکین چکە
شتەکان هەمووی هەیە تەنها دیتا زیادکردنی ماوە ئینشاڵڵا قورس نابێ و هەوڵین لە زووترین کاتە بە پشتیوانی خۆی گەورەت بەردەستخین. ڕاستی من خۆم زۆر سێرچم بۆ کردشەوە هەوار بتم زانم ئەتوانم داونلۆدکرێ بەس نەبوو. نەنا ئینشاڵڵا لە داهاتوو بەردەست هەم لە پلی ستۆر ئەپ ستۆر ئینشاڵڵای تر هەرچەم توانین لە ئەو شوێنانی تریش کە بەکارهێنا پێویستیانە بە پێی خواستەکانیان بەردەستخین بۆیان. هەر بە ئینتەرنێت ئیشەکەت ئێستا یان یەک جار پێویستت بە ئینتەرنێتە بۆی کە داونلۆدی کەیت و دواتر تاوا پێویست فەڕەنگێکی نووسینی نییە. فەڕەنگێکی زۆر جیاوازە وێنەی ڤیدیۆی کە قەبارەکەی تۆزی جیاوازترە و پێویستەکە ئینتەرنێت هەبێ. بەڵام لە داهاتوە ئینشاڵڵا بەشی دڵخوازەکانمانەیە ئەو لیستە تۆ کە فێری هەر شتێکە بیت کۆمەڵی شتێ بەلاتەوە سەرنجڕاکێشیان پێویستەکە کە تەمرینێکی زیاتر لەسەر بکەیت ئەو کاتە بۆ خۆت زیادێک لە لیستەکە بۆ داونلۆد دەبێت. ئەچێتە لیستی دڵخوازەکان و ئەتوانانی دواتر بۆ خۆت ڕاهێنانی لەسەر. زۆر باشە. ڤیدیۆیەکی کورتمان هەیە هەر لەسەر بابەتەکە لەسەر ئەپەکە ئەگەر هاوکارانم ئامادە بن ڤیدیۆکەمان پیشان بن بە ئێمەش لێرەوە بینەری بین. بەڵە خۆشەویستان ئەوش ئەو پرۆگرامە بوو کە تایبەت بوو بە زمانی ئاماژە هیوادارین کە سودێکی بووێ بۆ ئێوە. کاک ڕەنجبینەوە لای بەڕێزت چ پرۆژێکی دیکەت هەیە کە لە داهاتوودا بتەوێ بیکەیت؟ بە تاکید پرۆژەی جوانمانەی ئینشەڵا لە هەوڵێن لە کاتێکی نزیکە دروستیان کەین وشتی باشتر بخینە بەردەم. ئەتوانی کەمێک باسی و پرۆژانە بکەیت کە لە داهاتوودا بەنیازیت بیانکەی؟ زیاتر پرۆژەکانی ئێمە یامە ئیش لەسەر ڕاستێری و ئاردینەوەکەین پرۆگرامکردن و ڕێخستنیان بەپی کات کۆمەڵی پرۆژەی زۆرمانە هێشتا دیاریمان نەکرێت بەسەبت لەسەر کامیان ئیشەکەین چکە تەماحمان زۆر و ئەیتر هەوڵێن زین لە نزیک کاتە فرێچەنێکەکەین. ئەو سیارێکت لەگە خۆتایە ناوە ئەتوانی بە پراکتیکی بزانین چی ئەکات یان کاری چییە سوودی چییە؟ بەڵێ ئەم سیارێ باردینەوە پرۆگرام کراوە دروست کراوە لە ڕێگەی بلوتوزەوە بەسرێتەوە بۆ مۆبایلەکەوانێ ئەپێکی تایبەت بە خۆی دانراوە ناو مۆبایلەکە کە توانی کۆنتترۆلیکەی بە دووشەوە توانی کۆنتترۆلیکەی یەکەمیان لە ڕێگەی بەتنەوەوانێ ناو مۆبایلەکە ڕێکخراوە دومیان لە ڕێگەی سەوتەوانەیە کە لە هەم جاریکە لە ڕێگەی مۆبایلەکە کۆنتترۆڵەکرێتوانی و شکارەکانی بووەکە ئاراسەکانی پێگۆڕی و ڕایەوەسێنی و بەڕێەکەیت دەستە خۆش بێ و ماندوو نەبی کاک بەختەوەر ڕەنگە ئێستا پرسیار بێ لە هاوڵاتیان بڵێ بۆچی لە نێو خاوەن پێداویستی تایبەتەکانە توێژی نابیستانی هەڵبژاردە و کاری لەسەر کردو و گرنگی پێداوە ئەی توێژەکانی تر یا لە ماوەی ڕابردوودا هیچ کارێکی ترێ کردو بۆ توێژەکانی تر؟ یەکەم پرۆژەمان کە لە بواری خاوەن پێداویستە دەستمان پێ کردووە کە سیستمێکی فێربوون دیجیتاڵی بۆ مناڵای نابینە ئێمە زان یەکەم بوار کە پێویستەکە مناڵان خۆی مناڵ زۆر بە گرنگی پێ بدرێت چکە مناڵی دواتر گەورە بێ و خزمەتەکە و خاوەن پێداویستی تایبەتەکانیش لەوانەیە چینێکی تۆزێت هەن لە کوردستان لەخوا بەزایبەستە زۆر باشتر بووە بەڵام تۆزێت دوورە خرێنەوە لایەن دایکان و باوکانەوە بۆیە ئێمە ئەبێ هەرچ خودی خۆمە خاوەن پێداویستیەک ئەبێت بیرکەینەوە کە چۆن بتوانین خزمەت خاوەن پێداویستی بکەین. من لە بواری تەکنۆلۆژیا خوێن و ئیشەکەم پێویستەکات خزمەت بگەێنم لە بوارەکەی خۆت هەر کەس لە بوارەکەی خۆیان لە بوارەکەی خۆم ئەو چینەی خۆشم کە لەو چینەیەم لەوانەیە ئاستەنگێکی زۆرمان چەشتەوە زەحمەتێکی زۆرمان چێگەشتێکی باشترتان هەیە تێگەشتێکی باشتر توانین لێیان تێبگەین بە تەواوەتی و پێویستەکانە بزانی چین و بواری خوێندن یەکێکە لەو بوارانی کە زۆر بە گرنگی پێ بدرێت چکە هەموو کەسێ بە فێربوون پێگات بۆیە ئێمە جارێ لە بواری پەروەردای کارەکەین و ئینشاڵڵا لە داهاتووە پرۆژەی تریشمانە بۆ کەسانی خاوەن پێداویستی بەڵام ئەوش لەگەڵ کات لەگەڵ بەرجەستەبوونیان لەوانەیە بتوانین باسی بکەین ئینشاڵڵا هەوڵەوین باشترین خزمەت بە خاوەن پێداویستەکانی خاوەن پێداویستی تایبەتەکان لە کوردستان بکەین و ناڵێن هیچ کات ئینشاڵڵا دوا بکەون هیوادارین هەر کەسێکیش هەر شتێکی ویست یارمەتی ئێمە ویست یان ئێمە بیرۆکەیەکمانە بوو هاوکارمان بوو ئێمەش هاوکاریانە بین بۆ ئەوی باشترین خزمەت بە کەسانی خاوەن پێداویستی بگەێنین و بتوانین لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە زۆرترین ئاسانکاریان بۆ بکەین هەر لە ڕێگەی ئەم مۆبایلانی دەستیانەوە یان کۆمپیوتەر کە لە ماڵەوە پێێتی بتوانێت زۆرترین شت فێر بێ زۆرترین زانیاری فێر بێ.
سەرەتا لە بواری خوێندن و دواتیش لە بوارەکانی تری ئاسانکاریەکانی ژیان. دەستان خۆش بێ و ماندوونە بن کاتمان نەماوە ئەگە بکرێ هەر یەکەتان بە کورتی دواوتی خۆتان و دوا پەیامی خۆتان بگەێنن. کاک بەختەوەر سپاس بۆ کەناڵی کوردستان بۆ ئەم دەرفەتە خۆی ئەمەشێکێکە لە پشگیریەکان ینی بەجددی دووبارە هێزێک تر پێبەخشە تۆم هێزە بەردەوا بکویکەیتەوە ینی بەهێزترێبی پتەوترێبی ئینشاءڵڵا هیوادارین لە داهاتووە پشگیریمان بکەن هەر لە ڕێی ڕاگەاندنەوە لە ڕوو هەر شتێکی ترەوە وە سپاس دووبارە کە بانتان کردو بۆ ئێرە ئینشاءڵڵا وڵێن باشترین خزمەتکەین و هیوادارینەوە لە ڕێگەی ڕاگەاندنەوە هاوکارمان بن بەخێر بێن سەرچاوان ئەرکی خۆمانە هەر کەسێک هەر گەنجێ پرۆژەیەکی جوان و باش و کە خزمەت بە کۆی گشتی کۆمەلگا بکات گرنگە هەرکەس لە ئاستی خۆیەوە بیخاتە ڕوو کاکڕەنج فەرموو بە ڕێزیشتان داوەتی خۆتان سپاس بۆیەوە سپاس بۆ کەناڵە جوانەکانتان سپاس بۆ پێشانگای تێک فێستەوە گرنگە هیوادارین لەو جۆرە پێشانگانە زۆر بکرێ بۆی گەنجام توانن ئیشەکانی خۆیان تیا پیشانی خەڵک دێن هەوڵ بەم پشگیری خەڵک بەدەستبێنن هەوڵ بەم پشگیری کۆمپانیاکە بەدەستبێنن هەڵبەت ڕاگەیاندنەکانیش لەم بوارەیە زۆر گرنگە سپاس بۆ ئێوە کە دووبارە هەوڵتانە ئەمە جاری کەشتەکانمان پیشانی خەڵک بینەوەوانی و سەپۆرتی خەڵکەکەن سپاس بۆ ئێوەش بەخێراتن سەر چاوان ماندوونە بن بە هیوای کاری باشتر و بەردەوامی زیاتر و پرۆژەی باشتر لە داهاتوودا زۆر سپاس بۆ بەختەوەر بەرزان کە بەڕێزیان داهێنەری فەرهەنگی زمانی ئاماژان ڕەنج نەجمەدین کە بەڕێزیان خاوەنی پرۆژەی ئاوێنەی زیرەکن سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵێمەتە ئامادە بوون. بەڵێ دەچینە لای یەکێکی تر لە بڕگەکانمان کە بابەتێکە هەوار باز لە کانیەک دەکات ئەگەر لەو کانیە بخورێتەوە ئەوە نیەتی دووژنەی هەیە ئەمە بۆ کەسانە نییە کە بڵێ بەنیازی ژنێران بەمەشاندان نییە بۆ ئەوی کە ئێمە پێمان خۆش بێ ئەمە نەریتێکە نیەتێکە بڵاوبووەوەزانم بینی تۆزە تووڕە بوون لەو بابەتە بەتایبەتەوانی چالاکی مافیژنان و ئەمانە ئەمە بۆ هاندان نییە بۆی پیاوان ژن بۆ کونەریتێکی کۆن هاوکارمان راپۆرتێکی لەسەرکراوە ئێمەش دەیخێنەن جا هاوڵاتیەکی تیا بۆ خۆی دوو ژنی هەیە بەو نیەتە لەو ئاوا خاتە کە بیکا بە چارشن داێکەوە بینەری بێت. دەڵێن ئەوەی ئاو لەو کانیە بخواتەوە دەبێت بە خاوەنی دووژن. حەکیم خاوەنی دوو هاوسەر و هاتووە لەگەڵ خواردنەوەی هەر مشتێکی ئاوی کانیەکە نیەتی ژنێکی تری لێدێنێت. ئێستا لە گەنجەکانشمان هەیە دوو ژنی هەیە سێ ژنی هەیە ئەمە باوکم خواردوتی کردوتێ دوان وسییان خۆش میشەڵا لەسەر ڕێبازەکەی دوانم هەیە دەشی خۆمەوە ئەوە ئیشەڵاوە یەکیان ئەوە بۆ دووەمشیان هەیە ناوە ئەوەش بۆ سێم پشتیوان بەخوای گەورە بۆ چوارەمش ئامادەیم تایە هەرۆڵ ئەمەشکانی دوژنێ زۆر کەسێ لە لەشی بترسێنن دێن ناوێنی بیخۆین و کورە وەڵی ئەگە خوای گەورە دەیدا هەتاکو چوار لێ ڕاناوەستم. زۆربەی ئەوانەی ئاوی ئەم کانیە دەخۆنەوە ڕێبواری توێنووی ڕێی دوورن یاخود توێنووی هێنانی دووژنن. بەشێکی زۆری دانیشتوانی گوندەکە خاوەنی دووژن و هاوڵاتێک پێی وایە پەیوەندی بە ئاوی کانیەکەەوە نییە و چەندین بۆچوونی تر هەیە لەسەر ناوی کانی دووژنە. وایە هەموو کەس نییە بە پارە داهات دەبێت. ئەم کانیەکانی دوژنەیە لە بینی قەرەنا و جگیلەیە کاتی خۆی زەلامێک و ژنێک لە کۆیە یان لە تەقتەقەوە هاتووتن ڕوو لە کەرکک چوتن یان لە کەرککەوە هاتون ڕوو لە تەقتەق هاتوون بێرایە ڕۆیون پیاوەکە سوحبەتی لەگەر ژنەکەی کردو گوتوویە ئەم کانیا کانی دووژنەیە ئەگەر ئاوی لێ بخۆی دووژن دێنی ئەوش گوتیە ئەگەر تو لێ بخۆی منش لێ دەخۆم بۆی منش دوو مێردکەم جا لە بین ئەوەیان ناخۆشیشان بووە وابزانام لە هەر بە توێنێتی هەردووشان ڕۆیون و ئاویان نەیانوێرە چه ئاوی لێ بخۆن. باوەڕ ناکەم ئەم کانیا تەسیرێکی وای هەبێ کە لی بخۆی بکەی بەدوان. من باوکم چوار ژنی هێناوە مامەم چواری هێناوە زۆربەی خەڵکی گوندەکەمان دوان وسییان چواریشی بگرێ هێناوە ڕۆژانە خۆشم بێریا تێپەڕ دەبم ئاوی لێ دەخۆمەوە بەنیەتی ئەوی بیکەم بەدوان بەس نازانم غیرەتەکە نییە یان قسمەت نییە. لە ڕابردوو ئێرە ڕێگای سەرچینەوەیان پارێزگای کەرکووک نەحیەی تەختە قەزای کوێ بووە
ئەگەرچی ئێستا ڕێگەیەکی لاوەچی و کەمتر هاوڵاتیان پێدا تێپەڕ دەبن بەڵام با تێپەڕبوون بەم ڕێگەیەدا ئاوی ئەم کانیە تاقی دەکەنەوە ئێمەش ئاوی ئەم کانیەمان تاقی کردەوە بەڵام مەرز نییە بە مەبەست و بە خواستی دووژم بێت ئامانج جمعە گەلی کوردستان گوندی جگیلەی سەر بە نەحیەی شوانی پارێزگای کەرکووک بەڵە خۆشەویستان بەردەوامین ڕۆژانە دوایین گۆڕانکارەکانی کێشوهاتان پێشکەشەکەی فەرمووت چنوورگیان پێشکەشکردنی دوایین گۆڕانکارەکان دوایین گۆڕانکارەکانی کەشوهاتان پێدەگەینین بەرزترین پلەی گەرما و نزمترین پلەی گەرما ئەڵبەت ماوەی چەند ڕۆژێکە پلەکانی گەرما بەجێگیری ماوەتەوە و تا ڕادەیەکیش ڕوو لە بەرزبوونەوە بووە ئەو سارد و سەرمایی چەند هەفتەی پێش ئێستا نەماوە بەپێی ئەو تۆمارانەی کە بەڕێبەراتی بوومەلەرزەزانی و کەشناسی سلێمانی بڵاوی کردوتەوە کە لە چەند ڕۆژی ڕابردویان بڵێن بۆ دوێنێ بەرزترین پلەی گەرما لە خانەقین تۆمار کرابوو و نزمترین پلەی گەرماش لە حاجی ئۆمەران تۆمار کرابوو کە ناقص دوو بوو. کەشوهەوای هەرێمی کوردستان لە هەولێری پایتەختەوە دەست پێ دەکەین بەرزترین پلەی گەرما 23 پلێ و نزمترین پلەی گەرماش 7 پلەی سیریزیە لە سلێمانی بەرزترین پلەی گەرما 19 پلێ و نزمترین پلەی گەرما 2 پلەی سیریزی و ئاسمان خۆرە لە سلێمانیەوە دەچینە دووهۆک بەرزترین پلەی گەرما 21 پلێ و نزمترین پلەی گەرما 6 پلێ ئاسمانی دووهۆکیش بە هەمان شێوە ئاسمان ساماڵە و خۆرە لە دووهۆکەوە دەگەڕێنەوە هەڵەبجە بەرزترین پلەی گەرما 21 پلێ و نزمترین پلەی گەرما 6 پلێ لە هەڵەبجەوە دەچینە کەرکووک بەرزترین پلەی گەرما 24 پلێ و نزمترین پلەی گەرماش 9 پلەی سیریزیە دەچینە ناوچەکانی تری هەرێمی کوردستان ناوچە جیاجەکان بزانین لەسەر ئاسی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی پلەی گەرما چۆنە دەچینە ڕاپەڕین بەرزترین پلەی گەرما 19 پلێ و نزمترین پلەی گەرماش 7 پلێ ببورن بەرزترین پلەی گەرما لە گەرمیان 27 پلەی سیریزیە ئاسمان ساماڵە و خۆرە نزمترین پلەی گەرماش 9 پلێ لە گەرمیانەوە دەچینە سۆران بەرزترین پلەی گەرما 18 و نزمترین پلەی گەرما 5 پلەی سیریزیە دەچینە زاخۆ لە زاخۆ بەرزترین پلەی گەرما 21 پلێ و نزمترین پلەی گەرما 5 پلێ لە بەغدادی پایتەختی عێراق بەرزترین پلەی گەرما 28 پلێ واتە پلەی گەرمی لە بەغداد بە بەراورد بە ناوچەکانی هەرێمی کوردستان و تەنانەت عێراقیش پلەی گەرمی بەرزە و نزمترین پلەی گەرماش 13 پلێ بەپێی ئەو بابەتانەی کە شارەزانی بواری کەشناسی بڵاویان کردوتەوە دەڵێن ئەم بەرزترین پلەی گەرمی یاخود ئەم کەشە جێگیرە و بەرزبوونەوەی پلەکانی گەرما هەتا سەرەتای مانگی سێ بەردەوام دەبێت لە هەفتەی یەکەمی مانگی سێ بەدواوە ئەگەری نزمبوونەوەی پلەکانی گەرما و ئەگەری بارانبارین دەبێت ئەمە تەواوی زانیاری و گۆڕانکاریەکان بوو لەسەر کەشوهەوا دەگەڕێمەوە لای هاوکارم هەوار. بەڵێ سپاس چنوور بۆ پێشکەشکردنی دوایین گۆڕانکارەکانی کێشوهەوا خۆشەویستانەمە ڕۆژانە بڕگەی دەنگی ڕەسەنمان هەیە هەر بەیانی و گوێویستی دەنگێکی ڕەسەنی کوردیە بین با بێکەوە گوێویستی ناسری ڕەزازی بین.
بەڵێ بەڕێزان دەچینە لایەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە ڕێنمایی وەرزشی و ڕێنمایی وەرزشی ئەم جارمان باز لە گرفت و پێکانی پشت دەکات با بزانین ئەم گرفتە چۆن دروست دەبێت و لەگەڵیشیدا ئەو ڕێنماییانە چییە کە لە ڕێگەی وەرزشەوە دەتوانێت چارەسەر بکات. سڵاتانە ببیانیتان باش بڕگەی ئەو ڕەمان دەرباری پێکانی پژات چوونە سەرێکی فەقەراتەکانی پشت بەشی خوارەوە کە بە عەربی پێڵە ئینزیلاقی پشت ئەمەش هۆکارێکی لەوانە لێخوڕینی سیارە بێ شێوازی خەوتن بێ شێوازی دانیشتن بێ و کۆمەڵی هۆکاری تر لەم بڕگە باسی کەمکردنەوەی ئازارەکەی و چارەسەرەکەیەکەین با دەست پێ بکەین یاڵا قاچە درێژکە دەسێ بۆ ماوەی 30 سانیە وەستان یەکەمان دووەم قاچی چە بە بەرزکەرەوە بیکوشە بەرەو خۆت و پشتە ڕێکە سەرە بەرزکەرەوە بە قاچەکەی ترێ ئەمە یاریاناوی مماوەی 30 سانیە ئەیوەستێنین ئیسراحەتی پێەکەین و دەست پێەکەینەوە یاڵە هەردوو قاچە بێکەوە پشتە ڕێکە سنگەر بەڕێنە پاڵکەوە ڕاهێنانی دواتر هەردوو قاچە ڕاکێشە بەرەوسکە یاڵا بەدەمە پاڵکەوە لەسەر دەستبەست پاڵکەوە یاڵا پشت بەرزکەرەوە سەریشە بۆ دوواوە ئەم بۆ خاوکردنەوەی ماسلوکەی پشتە لەگەڵا بێزکردنی ماسلوکەکان و بە هیوای سوود بینین بەڵە خۆشەویستان بەردەوامین وەکو هاوکارم چنوور لە سەرەتای بەرنامەکە ئاماژەی پێکرد کە تەوەری دووەممان باس لە هاوسەرگیریکردنەکەین وەکو ئەرک و بەرپرسارەتەیەکی سەردەم کە کاتێک مرۆڤەکان هاوسەرگیریەکەن ئەرکێکی زیاتریان دەکەوێتە ئەستۆ و بەرپرسارەتێکی گەورەتر لەوەی کە لە ژیانی تاکی خۆیاندا ئەمە بڵێن سینگڵی خۆیاندا هەیەنە ڕۆژانە و پەیڕەوی دەکەن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بەڕێز دکتۆر هەژار قادر یاریدەدەری سەرۆکی زان کۆی ڕاپەڕین بۆ کاروباری زانستی لەگەڵمان دەبێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە کاک دکتۆر هەژار زۆر بەخێر هاتی بۆ بەرنامەی باش دکتۆر بەخێراتی دەکەم بەیانیتان باش بەیانی هەموو بینەران باش سوپاس بۆی کە دەتوانین بم بەیانە گفتوگویەکی هەم زانستی هەم کۆمەڵایەتی هەم ئاینی بکەین بەڵێ کاک دکتۆر هەژار با سەرەتا پێناسێکی هاوسەرگیری بکەین هاوسەرگیری بۆ خۆی چییە و بۆ چی باشە طبعا ئەگەر ئێمە باسی هاوسەرگیری دەکەین باسی لە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانی مرۆڤ دەکەین چونکە مرۆڤ بوونەوەریشی کۆمەڵایەتیە و بۆ بەردەوام بوون و بۆ ژیانێکی ئاسایی خۆی بۆی بتوانێت قۆناغەکانی تری دواتری بەسەرکەوتوی بڕۆ پێویستە لە مەرحەلەیەکی دیاریکراو کەسیشی تری هاوبەشی ژیانی دابنێت تەمان ئەم پرۆسەیە لە ڕوانگەی دەرونیەوە ئەمە قوتابخانەی شکاری دەرونیمان هەیە یەکێک لە زانکان بە ناوی ئەریکسۆن 8 مەرحەلەی بۆ ژیانی مرۆڤ داناوە بەتایبەتی قۆناغەکانی گەشەی دەرونی و کۆمەڵایەتی یەکێک لە قۆناغەکان ئاماژە بۆ دەدا کە مرۆڤ پێویستە بەوەی بتوانێت سەرکەوتوو بێت لە دیاریکردنی کەسێک بۆ هاوبەشی ژیان بۆی مەرحەلەکانی دواتری پێکەوە بنێ حتا لە ڕووی کۆمەڵاتیشەوە ئێمە هاوسەرگیری بە ئەرکێکی کۆمەڵاتی تاک دانراوە بۆ ئەوەی مرۆڤ بتوانێت درێژە یان کۆمەلگاکەی خۆی بەرەو ئەوە بەرێت کە نەپچڕێت یان بەردەوام بێت لە بەرەو لە ناوچوون نەچێت و لە ڕووی بایۆلۆجیشەوە ئەمە هاوسەرگیری یەکێکە لەو ڕێگە ڕێکخراوانەی کە مرۆڤ دەتوانێت پێداویستێکی بایۆلۆجی گرنگی خۆی تێدا پڕکاتەوە کە ئەویش غەریزەی جنسیە لە ڕووی ئاینیشەوە تەمان ئەمە دەزانین کە هاوسەرگیری لەناو هەموو ئاینەکاندا ڕێساو یاسای تایبەتی خۆی بۆ دانراوە بۆی مرۆڤ بتوانێت هەم درێژە بە کۆمەلگاکەی خۆی بدات هەمیش بتوانێت پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی ڕێکخا لەو چوارچێوەی کە هاوسەرگیری تێدا پێک دەهێنرێت و خێزانێک دروست دەکات کە یەکیەکی بنچینەی کۆمەلگا دەبێت
دکتۆر هەژار ئەگەر باسێک لە بنەماکان و پایەکانی پرۆسەی هاوسەرگیری بکەین ئەو بنەمانە یاخود ئەو پایانە چین کە لە پرۆسەی هاوسەرگیریدا هەبێت یاخود پرۆسەکە سەرکەوتوو دەکات و دەبێتە پرۆسەیەکی سەرکەوتوو. طبعا وەکو سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێدا پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکی سێڕەهەندیە بۆیە وتم گفتوگۆ لەسەر بابەتێکی سێڕەهەندی دەکەین. طبعا یەکێک لە ڕەهەندە گرنگەکانی کە بگەڕینەوە بۆ بیدایەتی سەرەتای ژیانی مرۆڤ ئەوە بووە کە بنەمایەکی گرنگی هاوسەرگیری بریتێ لە غەریزە جنسیەکە یان بریتێ لەو پێداویستیە جنسیەی کە هەردوو ڕەگەزەکە هانە پێویستە تێر بکرێت کە ئەویش لە ڕێگەی پرۆسەیەکی ڕێکخراوەکە هاوسەرگیریە. طبعا بنەمای دووەم بەپێی ئاینەکان دەگۆڕێ وەکو بنەمایەکی ئاینی سیر دەکرێت. گەرمە بگەڕێنەوە ئاینی ئیسلام زۆر جار هەیە ئێمە ومانان لە مامۆستایانی ئاینی جێمان لێ دەبێت وەکو قسەیەکی ئاینی باس دەکرێت کە نیوەی ئیمانە. طبعا ئەمە بەو شێوەیە نیە بەڵام وا ئاماژەی پێدرێت بۆی بکرێت بە ئەرکێکی ئاینی و لەو ڕێگا و یاسایی کە ڕێسایی بۆ دانراوە جێبەجێ بکرێت. دواتر بنەمایەکی کۆمەڵایەتی هەیە هەموو ئەو پرۆسەیە کە ئێمە ئەنجامی دەدەین بنمونە لە نەتەوەی کوردیان گەلی کورد کۆمەڵی پرۆسە دانراوە ئەم پرۆسانە دەبنە بنەمایەکی گرنگ بۆ هاوسەرگیری. بەڵام ئەگەر بین قسە لەسەر ئەوە بکەین ئەو بنچینانە چین بۆی هاوسەرگیریان تێدا بکرێت و هاوسەرگیریان پێ ئەنجام بدرێت و سەرکەوتوو بن تەمان کۆمەڵێک خاڵ هەیە ئەمە پێویستە بەر لە هاوسەرگیری خۆمانیان کەس و کارمانیان برا و خوشکەکانمان بە هەندی وەربگرین و پێیانی پەروەردە بکەین کە ڕایان بێنین لەسەر ئەو بنەمانە. تەمان گرنگترین بنەما لە هاوسەرگیریدا بریتێ لە ڕێزگرتن. ڕێزگرتنی کەسی بەرامبەر جا چ ڕگەزی نێرە بۆ مێ چ ڕگەزی مەیە بۆ نێر. طبعا ڕێزگرتن ئەگەر باسی بکەین لە کەسێکەوە بۆ کەسیشتر مەفهومی ڕێزگرتن جیاوازی ئەمە باسی ڕێزگرتن ناکەین لە ڕووی ئەکادمی و باسی مەفهومەکە دەکەین بۆی بینەرانمان باشتر لە ئامون بێ. زۆر جار هەیە ئێمە ڕێزگرتن بەوە تێدەگەین کە کەسێک هاتە ژوورەوە ئێمە هەستین لەبەری. زۆر جار هەیە ڕێزگرتن لەوە وەردەگرین کە قسە و گفتاری گەرم و گوڕ بێ لەگەڵ یەکتر. زۆر جار هەیە قسەکردن لە سەروی ئەوە ینی ڕێزگرتن بەوە تێدەگەین بەشێک لە بەتایبەتی باسی پەیوەندی هاوسەرگیری دەکەین بەهێنانەوەی دیارەیەک دەبێت دیارێکی بەسی دیارێکی سادە پێی وایە کە ڕێزی دەگیرێت. زۆر جار هەیە ئەگەر زۆر بینە خوارەوە لە ڕێزگرتنە زۆر جار هەیە هاوسەرەکە ئەوە بە ڕێزگرتن تێدەگات کە بڵێ دەستت خۆش بێ ئەو خواردنت ئامادە کردو بڵێ دەستت خۆش بێ ئەو ماڵت ئاوا لێ کردووە بە هەمان شێوە بە پێچانەوە پیاوەکە ڕێزگرتن بەوە تێدەگات کە ماندوو نەبوونێکی کاری لێ بکات. طبعا ئەمە بنەمایەکی سەرێکیە بەڵام ڕێزگرتن ئەگەر بنەمای دووەمی بەدوودانێت لەوانەیە نەتوانین ئەو ئامانجە بپێچێت. ئەویشەوەیە کە لێکتێگەیشتن زۆر گرنگترە لەوەی کە ئێمە بتوانین بەردەوامی بەژیان بدەین چونکە لێک تێگەیشتن زۆر جار هەیە هاوسەران لە ئەنجامی لێکتێنەگەیشتنی وتەیەک گفتارێک هەڵسوکەوتێک جوڵەیەک کێشەی گەورە دەکەوێتە نێوانیانەوە بۆیە پێشتر باشتر وایە هاوسەران ڕێکەوتنێک لەسەر ئەوە بکەن کە چیان پێویستە چیان دەوێت حەزیان لە چیە چۆن مامەڵە لەگەڵ یەکتر بکەن ئەمە لێکتێگەیشتنی باش دروستەکات لە نێوانیان. طبعا بۆ ئەوەی کە ئێمە بنەمای لێکتێگەیشتن و ڕێزگرتنمان دروست بێ بنەمایەکی تری گرنگ هەیە کە ئێمە پێویستە بەرهەندی وەرگنی ئەویش تەمەنە. طبعا تەمەن زۆر جار هەیە ئێمەمانان باز دەکەین یان لە کوردەواریدا حتا وا باوە کە پێیان باشە ئافرەتەکە یان مێیەکە تەمەنی بچووکتر بێت لە نێرەکە. طبعا تەمەن کاریگەری خۆی هەیە لەسەر ئەوەی تاکەکان تا چەند لێک تێدەگەن تا چەند دەتوانن تەقبولی ئەو بیر و ڕایانە بکەن کە هەیەە. بەڵام ئەوەی کە ئێمە سایکۆلۆژین تا نزیکەی 7 بۆ 10 ساڵ جیاوازی لێکتێنەگەیشتن دروست ناکات لە نێوان دوو تاکدا بەس کە گەیشتە سەرویدا بە تەکید حەز و ئارەزوەکانیان ویستەکانیان بیر و بۆچوونەکانیان جیا دەبێت. ئەم جیاوازیە وا دەکات کە هەندێک جار کێشە لە نێوان خێزانەکان دروستکە حتا حەزیان ئەگەر نمونەیەک بدەین لەوانەیە پیاوێک تەمەنی 40 ساڵ بێ ئافرەتێک تەمەنی 28 و 27 بێ حەزی بەشداریکردن لە ئاهەنگیان وەکو یەک نەبێ حەزی چوونە بازاڕیان وەکو یەک نەبێ حەزی خواردنیان وەکو یەک نەبێ حتا حەزی پۆشاکیان وەکو یەک باش دکتۆر جگە لەمە بنەمایەکی تری گرنگ هەیە ببوورە دەمەوێت ئاماژەی پێ بدەم کە بەداخەوەم کە لە هەرێمی کوردستان خەریکە ئەم بنەمایە کێشە دروستکە ئەویش مەسەلەی گرنگی پێدانە. طبعا ببوورە ئەم قسەیە بەکاردێنم لە تەلەڤیزیۆنەکەی ئەوە زۆر جار هەیە ئاراستەیەک دروست بۆ بەوەی کە
هاوسەرگیری لەگەڵ ئافرەتی بیانی و بەتایبەت عەرەب بۆ باو ماوەی پێش سەستە کەمتر بۆتەوە. طبعا بنەمایەکی گرنگەیە لە کەلتوری عەرەبیدا لە کەلتوری کوردیدا تا حدێک فرامۆش کراوە. ئەویش ئەوەیە کە بورە قسەی دەکەین گرنگیدانی ئافرەتی کورد تاوەکو ئێستاش گرنگیدانە بە ماڵەکەی و بە مەتبەخەکەی سەرنجێتی لەوەی کە چی لە ناو ماڵەکەی دەوکا، بەڵام بە پێچوانەوە کەلتوری تاڕادەیەک ئەو نەتەوەی دراوسێمان کەلتورێکە بنەمای گرنگیدان بە هاوسەری لە پێش هەمویانەوەیە. بۆیە زۆر جارێ ئێمە داخڵی کەیسەکانی ڕێنمایی دەبینین گرنگیدان بە ماڵ و بە خانوەکەی واتە مەتبەخ و هۆڵ و دیوەخانەکەی یان میوانخانەکەی لەگەڵ منداڵەکەی گرنگترە لە هاوسەرەکەی. دایان جار لە کەیسی ڕێنماییدا ئافرەتەکە دەڵێ لەبەر خاتری منداڵەکەم ئەگەرنا لەگەڵ ئەو هاوسەرگیریە بەردەوام نابم. ئەمە ئاماژەیە بۆ کە بنەماکانی تر بە شێوەیەکی گشتی لە ناو چووە لەسەر بنەمایەک بێکەوەن کە بەیەکەوە بەستنیکی ناڕاستەوە خۆی. بۆی زۆر جارێ ئەمە دەبێتە گرفت. بەڵێ دەبعاً لە گرنگی پێدانە نابێت تەنها ڕوومان لە ڕەگەزی مێوێ لە هەرێمی کوردستان، پیاوانیش بەداخەوە کە ئێستا بنەمایەکی تری گرنگی پێدانیان فرامۆش کردووە. ئەگەر تەماشا بکەین بەکارهێنانی مۆبایلی زۆر، چوونە دەرەوەی زۆر، گرنگیدان زیاتر بە هاوڕێیان ئەمە هەمومان دەبێت ئەوە بزانین. هاوکات لەگەڵ باسکردنی ئەو بنەمانەیە کێکی لە یەکێک لە خاڵەکانیان لە بنەماکانە کە باست لە تەمەن کرد کە دەڵێن تەمەن ئەم تەمەنە هاوسەرگیری پێشوەختەش دەگرێتەوە ئەو کچ و کوڕانی کە نەگەیشتونەتە تەمەنێکی یاسایی یان بڵێ هاوسەرگیری پێشوەختە ئەنجام دەدەن. ئەمەش بۆ خۆی بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری دەبێت لەسەر پرۆسی هاوسەرگیری و کەوا بکات پرۆسەکە سەرکەوتوو نەبێت. بەتەکید ئەمە باسی ئەوم کرد کە بەر لە تەمەن باسی لێک تێگەیشتنم کرد. طبعاً بەر لە خوار 18 ساڵی دەتوانم بڵم خوار 20 ساڵی شەندێک جار طبعاً یاساکە 18 داناوە بیر و بۆچوونی تاکەکان ئێستاش هەندێک جار ڕنگدانەوەی تەمەنی هەرزەکاریان لەسەر تەمەنی هەرزەکاریژێک لە سیفەتە پێناسراوەکانی ئەوەی کە پێی دەناسرێتەوە ڕاڕایە. زۆر جارەیە گۆڕانکاری دروست دەبێت لە بۆچوونەکانی لە ئێستا و لە بەیانی یان لە دوێنێ و لە ئەمڕۆ. ئەمە وا دەکات دێکتێنەگەیشتن زۆر بێ. تەمەنە من باسی لانە بایۆلۆژیکە ناکەم، پزیشکان دەکرێت باسیکەن چونکە هاوسەرگیری پێشوەخست کاریگەری زۆری هەیە لەسەر لایانی بایۆلۆژی. زۆر جار هەیە بەتایبەتی لەسەر ڕەگەزی مێ ئەو کاریگەری ئێستا دەرناکەوێت لە تەمەنی 40-45 ساڵی دەبینین چەند زیانی بایۆلۆژی بەرکەوتووە. بەڵام ئەوەی کە من تەرکیزم لەسەرەتی دەمێت ئەوە باسکەین کە لە تەمەنی نایاسایی یان لە خوار 18 ساڵی تاکەکە خۆی بیر و بۆچوونەکانی جێگیر نەبوون، کەسایەتیەکی ڕاوەستاو یان جێگیری بۆ دروست نەبووە. بۆیە ئەوە بەردەوام بۆیان دەبێتە کێشە لە ژیانی هاوسەریدا. بۆیە گەر دیقەت بدەین ئەوانەی لە تەمەنی پێشوەختە شوو دەکەن یان هاوسەرگیری دەکەن لە کوڕەکان لە ژێردەستی یان لە نزیکی باوانیانن بۆ ئەوەی ئاگاداریان بن لێکتێنەگەیشتن دروست نەبێ و بەریەکەوتن و نەگاتە ڕادەی جیابوونەوە. بەڵێ بەڕێز دکتۆر هەژار، ینی ئەبینین تا ڕادێک لێرە کەلتورە ینی ئاینیش زۆر جار هاوسەرگیریەکان دیاری ناکات یاخود بەڵێن ئاین دەستی نییە زۆر جار لەم پرۆسانەیە. بەڵام وەکو کەلتورێک کەسەکان کاتێک دەگەنە تەمەنێک بۆ نمونە ئەڵێتن تەمەنی 30 ساڵم تێپەڕانەوە تەواو ئەبێ هاوسەرگیری بکەم. و زۆر جارە و بنەمانی بەڕێزت باست کردیاندا لە هەردوو لایەن لە هەردوو ڕەگەزەکەدا، بەڵام دواتریش هەر سەرکەوتوو نابێت. ئەمانە هۆکارەکان بۆ چێگەڕێتەوە؟ طبعا ئەمە بۆ سەرنەکەوتنی هاوسەرگیری زۆر هۆکارمان هەیە. طبعا یەک بەشێک لە هۆکارەکان پێوەستە بە هەردوو کەسەکەەوە ئەوەی کە بەشدارم، بەڵام بەداخەوە هۆکاری دەرەکی زۆرترە بەتایبەتی لە کۆمەلگایەکانی هاوشێوەی ئێمە. ئەتووەکو ئاماژەت پێ بدە لە پرۆسەی هاوسەرگیریدا ئەمە زۆر جارێکە گفتوگۆ لەگەڵ هاوڕیان و دۆستان دەکەین ئەوەندەی عادات و تەقالید و کەلتور زاڵە ئەوەندە ئاین زاڵ نیە بەسەر ئەو پرۆسەیەدا. تەنها ئەگەر پرۆسەی مارەکردن لابین ئەمە بگەڕێن و لە هەشتاکان تا ئێستا دەبینین هەمیشە کەلتور زیاتر زاڵ بووە. ئەو کەلتورە تا ئێستاش ماوەتەوە، دەتوانم بڵێم زۆر بەزەقیش ماوەتەوە. ئەوانەی کە هۆکارن بۆ بوونی گرفت یان دروستبوونی گرفت لە بینی هاوسەران، طبعاً ئەوەی کە ئامارەکانی جیابوونەوە پێمان دەڵێت تەمان یەکێک لەو کێشە گەورانەی کە لە دوای 2013-14 ڕوبەڕووی هاوسەران بۆتەوە مەسەلەی ئابووریە. تەمان ئابووری کاریگەری زۆری هەیە لەسەرەوەی کە زۆر جار هەیە گرفتی تر دروست دەبێت، گرفتەکە
ئەگەر هەبوونی بڕێک پارە لەو ماڵەدا هەبێت چارەسەری دەکات. ئەویشەوەیە بە نمونە زۆر جار هەیە ئافرەتەکە یان پیاوەکە حەزی لە شتێکە و ناتوانێت پارەی بۆ دابی بکە و لە هۆکاری تری بەسیط لە گرفتی تری سادەدا کێشەی گەورە دروست دەبێت و دروست دەبێت. بەڵام نابێت ئەوەش لە یاد بکەین کە تەداخلی کۆمەڵایەتی بەڕاستی بەداخۆم تا ئێستا لە هەرێمی کوردستان هەیە. گرانتی ژیانێکی سەرکەوتوو گرانتی ژیانێکی سەرکەوتوو بەندە بە هاوسەرگیریەوە واتە کاتێک تۆ هاوسەرگیری نەکەیت ئیتر ژیانە سەرکەوتوو نابێت یعنی هاوسەرگیری مەرجە لە ژیانماندا لە ژیانی مرۆڤەکاندا نەخێر. ئەمە چەندان نمونەمان هەیە کە هاوسەرگیریان نەکردو و بوونە زانا و دانا بوونە داهێنەری گەورە چونکە هاوسەرگیری پرۆسەیەکی کۆمەڵایەتیە پێداویستێکی بایۆلۆژیە. ئەمە ناتوانین سەرکەوتن و سەرنەکەوتنی مرۆڤ ببەستینەوە. بەڵام ئەگەر بڵێ لە کۆمەلگای ئێمە دەتوانم بڵم تا حدێک کاریگەری دەرەکیەکان فشاری دەرونی بۆ دروست دەکەن ڕێگە نادەن کەسەکە بیر بکاتەوە بۆ شێوەی بۆ کاری کە دەوێت بیکات. بە نمونە ئەگەر کەسێکمان هەبێ ئێستا تقریبا 30 ساڵ تێپەڕێنێت دانیشی گفتوگۆیشی زانستی لەگەڵ بکەی ئێمە خۆمان هەمومان وا ڕاهاتوین ڕاستەخۆ پێ دەڵێن ئەرێ بۆ هاوسەرگیری ناکەیت. تەمان ئەم پرسیارە کە ڕۆژانە دووبارەی دەبێتەوە فشارێک لەسەر مێشی دروست دەکا ئەو دەچێتەوە زۆر جار هەیە لە جیاتی بیر لەوە بکاتەوە کە لە کارێککە سەرکەوتوو بێ بیر لەوە دەکاتەوە من بۆ ئەو کارم نەکردووە دەبێت گرفتەکە چ بێ دەبێت هۆکار من بم دەبێت ئەو کۆمەڵە دەبیانە هەندێک جار دەبێتە گرفتی دەرونی ینی ئەمە داکەیسی ڕێنماییمان هەیە هەست بە تەنهایی دەکات بەوەی کە بەتایبەتی ئەوانەی کە محاولات دەکەن و لە محاولەکان سەرکەوتوو نابن وا هەست دەکەن کە گرفتەکە لەوانە. بۆیە لە هەردوو زەمسەرەکە گرفتی کۆمەڵایەتی زۆر بۆ تاکەکان دروست دەکەن. هاوسەرگیری بکە هەر گرفتی بۆ دروست دەکەن هاوسەرگیری نەکە هەر گرفتی بۆ دروست دەکەن بۆی سەرکەوتوو بێ. هەرچەندە ئەگەر ئێمە باز لە کەلتوری کوردی بکەین هاوسەرگیری بەرپرسیارەتی ببوورە بە بەرپرسیارەتێکی تری گەورەتر دەخاتە سەرشانی هەردووچیان. هەندێک جار دەتوانم بڵێم هاوسەرگیریەکە ئەگەر گرفتی زۆر بێ ڕێگر دەبێت لە سەرکەوتن نەک ئەوەی هاوسەرگیری یارمەتی دەربێ بۆ سەرکەوتن نمونەش زۆرە لەسەرەوە. دکتۆر لە قسەکان تا ئاماژەت بە خاڵێک کرد کە وتە تەداخلی کۆمەڵایەتی جا پێم خۆشە لەسەر ئەو خاڵە کەمێک بدوێ بڵێ تەداخلی دەوروبەر یاخود تەداخلکردنی کەسی سێم تا چەند کاریگەری دەبێت لەسەر پرۆسەی هاوسەرگیریەکە و لەگەڵ ئەوەشدا لە کاتی بوونی ئەم گرفتانەیە چ لایەنی مادێکە یاخود تەداخلکردن یا هەر گرفتێکی ترکە لە قسەکان تا ئاماژەت پێدا پێویستە هاوسەران چۆن مامەڵە بکەن بۆی کە بتوان بەسەر ئەو گیر و گرفتانەیە سەرکەوتوو بن و پرۆسەکان سەرکەوتوو بێت. طبعا ئەوەی کە من و تۆ دەیویستین و دەیبینین و ئەوەی ئێمە وەکو ڕێنمایی کار کەیسەکان دێنە بەردەممان دەبینین زۆربەی جار ئەوەی تەداخلانەی کە هەیە لە دەوروبەر چەند کەسێکی دیاریکراون من دەتوانین لێرە بیانڵێین دایک و باوکی هەردوولا بە دەرەجەیەک بە پلەیەک تەداخلاتی زۆر دەکەن جاریوە تەداخلاتی ڕێڕەوی ژیان دەکەن. زۆر جار هەیە هاوسەرەکان خۆشبەختن بەیەکەوە دەرچوونیان هەیە گەشتیان هەیە کاری چالاکی کەسیان هەیە بەڵام دەبینی تەداخلکردنی دایکی کچەکە دایکی کوڕەکە باوکی کچەکە باوکی کوڕەکە دەبێتە مای گرفت و ڕێگریکردن لەوانە چونکە زۆر جار هەیە ئەوانە پێویستیان هەیە بە تەنها بن لەگەڵ ماڵ منداڵەکانیان بۆی بتوان گفتوگۆ بکەن و ئەو شتانەی کە بۆتە گرفت بۆ لێکتێنەگەیشتنیان چارەسەری بکەن لە نێوان خۆیاندا. ئەوە بە پلەیەک پلە دوو دەتوانم بڵێم خوشک و برای هەردوولا دواتر خزمانی دەرەجەیەک بەداخەوە من بە سیفەتە کۆمەڵایەتەکان دەیاڵێم پور و خاڵ و مام و ئامۆژن و ئەوانەش تەداخلاتی زۆر زۆر قرس دەکەنە سەر ژیانی هاوسەران. دواتر هاوڕێیانیان بەڕاستی هاوڕێیانیان جاری وهەیە لە بیدایەتی پرۆسەکە گرفتی زۆر بۆ هەردوو ڕەگەز دروست دەکەن حتا ئەوەی کە ئێمە زۆر جار هەیە لە سەرەتای هاوسەرگیریدا دوو هاوسەر گرفتیان هەبووەتەین تەماشا دەکەین ئەوانە هۆکارەکە ئەوە بۆ یەکێک لە هاوڕێکانی کچەکە کوتێتی هاوسەرەکەت ناشیرنەیان بە پێچەوانەوە پێوتوە ناشیرنیان لە ئاهەنگەکە پرۆسەیەکی بینیوە بەدڵی نەبووە بە شێوەیەکی ئەوەی کە پێ دەڵێن تەنزی کۆمەڵایەتی پێی وتووە گرفتی بۆ دروست کردوونە. ئەمانە هەمیشە
لە ئەباری ئاساییدا تەداخولەکانیان دەبێتە گرفت جاری وا کێشەیەکی بچووک ڕوودەدا زۆربەی ئافرەتانی ئێمە وا ڕاهاتوون کە کاتی هەبوونی گرفتێکە بۆی بەتاڵ بنەوە لەو کێشە کۆمەڵایەتیە پەنا دەبنە بەر پەیوەندیکردن بە دەستە خوشکەکانیان بە خوشکە کۆمەڵایەتەکانیان ئەوە خوشتی یان دایکیان یان برایەکانیان ئەمانە زۆربەی جار نابنە ڕێگە چارە بەڵکو دەبنە کێشە بۆ هاوسەرەکان بۆی کە ئەو لێک تێنەگەیشتنە ئەو گرفتە سادەیە کە لە بینی دوو هاوسەردا ڕوویداوە لە بەرجاتی ئەوە چارەسەری بکەن بەڵکو ڕێنمایی دەکەن بەوەی کە کێشەکە گەورەتر دەبێت و دەیان کەیسی ئاواشمان هەیە. بەڵێ زۆر سپاس دکتۆر گیان مادوومان کردی سپاس بۆ تەواوی ڕوونکردنەوەکانە سپاس بۆ تەواوی زانیاریەکانت زۆر سپاس بۆ دکتۆر هەژار قادر کە بەڕێز یانیاری دەدەری سەرۆکی زانکۆم بۆ کاروباری زانستی لە زانکۆی ڕاپەڕین و بەشەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بووین. دەچینە کۆتا بڕگەی ئەم ڕۆمان کە راپۆرتێکە دەربارەی ویل سمیث کە باز لە بڵاوکردنەوەی گرتێکی ڤیدۆی دەکات و لەلایەن هاوڵاتیانەوە ڕەخنەی لێ دەگیرێت لەسەر بڵاوکردنەوەی ئەو گرتە ڤیدۆیە. ویل سمیث بەهۆی بڵاوکردنەوەی ڤیدیۆکلیپێک کە گۆرانیەکە بە زمانی رووسی ڕەخنەی زۆری لێدەگیرێت. ویل سمیث ئەکتەری بەناوبانگی ئەمریکی لە سۆشال میدیا کلیپێکی ڤیدۆی بڵاو کردوێتەوە کە میکانیزمێکە بۆ وێنەگرتنی یاریەکی بچووک کە لە شێوەی ئۆتۆمبیل نیشان دەدرێت بۆ ئەوەی وەک ئۆتۆمبیلێکی ڕاستەقینە دەربکەوێت. دیمەنەکەش کلیپێکی گۆرانی منوتۆی زمانی رووسی لەسەرە. لە پۆستەکەدا ویل سمیث دەڵێت سرم سوورما لە ژمارەی ئەو ڕیکلامانەی کە بەم شێوەیە وێنەگیراون من داهێنانم خۆش دەوێت. دوای بڵاوکردنەوەی ئەو پۆستا ویل سمیث لەلایەن بەشێک لە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەندێک ڕەخنەی لێگیرا. یەکێک بۆی نووسیوە بۆچی گۆرانیەکت بە زمانی رووسی بڵاو کردوێتەوە پاڵپشتی رووسیا دەکەیت شەرمەزاریە بە زمانی رووسی بابەت بڵاو بکەیتەوە. سەرەڕای ڕەخنەکانیش کەسانی دیکەشە بوون کە پشتگیری لەوە کتێرە بکەن و پۆستەکەیان لای کردووە. هەروەها کۆمنتی پاڵپشتی زۆر بە زمانی رووسی لەسەر پۆستەکەشی هەبووە. تەواوی بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردم هەر شادن و خوا ئاگادارتان بێت. کاتێکی خۆش بۆ گەشت لایەکتان بمێنن بە خێر و خۆشی.